داخستنی هاتوچۆی ئۆتۆمبیلی بارهەڵگر بە سەرپردی داخۆکدا بەبارەوە شۆفێرانی نیگەران کردووە. ئیشمان سایقیە ئێمە ئیشکارمان نیە بەس ئەم ئیشەزانین لە بۆنێەوە ئەم پردە بڕیاوە یعنی ئەم پردە زۆر ئاسان شەکردنەوەی یان 4 ساڵ ئەم پردە نیان توانی خاسیکەن حکومت یان ئیشی چییە؟ اینجا لە بۆنێەوە ئێسێمە باری تێنی لێرە ئەڕۆین و بەتاڵی لەو لە ئەڕۆینە بان تکریت و بان سامڕۆ و لەورە سوورە خۆن ئەڕۆینە بەغا ئەمە زۆر لەسەرمانەوێسێ ئیسفادە ناکەین خەسارمانە قانجازمان نییە. من بغداد أطلع قبل يعني ماكو قطع أطلع قبل طريقي مفتوح لە بەغداوە دێم بەرەو کەرکووک هیچ کێشەمان نییە. پێشتر ئەم ڕێگایە کراوە بوو بەڵام ئێستا ڕێگاکە لە داخوو داخراوە بە ڕووماندا. بەناچاری ڕێگای سلاحەدین دەگرینە بەر لەوێش ئاستەنگی زۆرمان هەیە جگە لە دووری ڕێگاکە مەترسی ئەمنیشی هەیە بۆیە بە ڕۆژی ڕووناک هاتوچۆ دەکەین. أنا سايق أنا أريد بس أوصل أفرغ حملي وأرجع. والله سببەکەی ئەوەیە سێ سابە لەیسا بە باران تۆزە ڕووخا ئیتر قەپات بوو ماوەیەک داخرا دوایەوە دووبارە کردیانەوە اینجا گومستە تۆزتر باران باری بڵێن بە تەواوی ڕووخا ئیتر خۆی چییە لە هەموو جیهانە جسرێ نەکراوە 4 ساڵ 3 ساڵ قەپات بێ بەس لە عێراق وایە. کەسبکارانی خورماتوو بەهۆی هاتوچۆنەکردنی ئۆتۆمبیلی بارهەڵگر لەسەر ڕێگای کەرکووک بەغدا پەیداکردنی بژێوی ژیانیان سەخت و کەم کردووە. اللي ما تعمله شاگردین جونیەکمان سیاری گەورە جونیەکمان سیاری بچکەشوە ئەوە سێ مانگە ئەمە وایلاتە ئەم ئیندستری بین بەغا و کەرکووک و ئەوەی تاوخ ئیش نەماوە ئیشمان نەماوە جارە ئیشەکەی جاران نەماوە ڕژوایە 5,000 ڕژوایە 10,000 ئیشەکەی نەماوە بەڕاستی ئەم دسرە ئەوە سێ مانگەی نییە. وڵا داواکاریەکەی لە حکوومەت بەژگە چایکیکە. دوای 3 ساڵ لە داڕوخانی پردی داقوق بە ئاراستەی بەغداد کەرکووک حکوومەتی ناوەندی بڕیاری داوە هاتوچۆی ئۆتۆمبیلی بارهەڵگر بەبارەوە بەسەر پردەکەدا قەدەغە بێت. لە ئێستاشدا شۆفێران بە ناچاری ڕێگای بەغداد سەلاحەدین دەگرنە بەر سەرڕای دووری و نالەباری ئەمنی ڕێگاکەش بە ئاراستەی شارەکانی هەرێمی کوردستاندا. کارمان حەبیب کورد سات نیوز خورماتوو.